زانا و کەسایەتی ئاینی شاری هەولێر مامۆستا عەبدوڵڵا هەرتەلی دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشیە درێژخایەنەکەی کۆچی دوایی کرد. مامۆستا مەلا عەبدوڵڵا هەرتەلی جگە لە کاری وتاربێژی خاوەن چەندین کتێبی ناوازە بوو لە بوارەکانی فقه و شیکاری فەرموودەکان و چەندین بواری تر. مامۆستا هەرتەلی وەک زانایەک و سەرچاوەیەک بوو لە مەزهەبی ئیمامی شافعی بۆ مامۆستایانی ئاینی هەرێمی کوردستان. بەڕاستی مامۆستا عەبدوڵڵا هەرتەلی کەسایەتیەکی زۆر دیار و شارەزا و شەرعزان و فقهزان و بەڕاستی خاوەنی کۆمەڵێک موئەلەفات و کتاب و ینی خزمەتێکی پێشکەش کرد بە شاری هەولێری بەڕاستی دەکرێ بڵێم ئەو هەولێرە بەکامل هەر هەمووی قەرزاری ئەو دەبی وە لە پاشی وەفاتیشی کتابەکانی موئەلەفاتەکانی تەڵەبەکانی کە پێی ڕاگەیاندەم بەڕاستی ئەو خزمەتێکی یەکجار زۆری خەڵکی شاری هەولێری کرد تایبەت لە بواری مەزهەبی ئیمامی شافعیدا کە وەکو مەستەڕێک وابوو بۆ ئێمە لەو پرسیارانەی کە لێمان عاسێ دەبوو کە شتی قورسمان دەهاتە پێشی بەڕاستی زۆر جار ئیستیعانەمان پێ دەکرد کە بەڕاستی پیاوێکی بە قابلیەت بوو بەداخەوە کە لە تەمەنێکی زۆر ناکە ژیانی لەدەستدا بە نەخۆشیێکی کوشندە کۆتایی بە ژیانیدا هەدومێ دەکەم ئینشاءالله خوای گەورە ئەو نەخۆشی بە شەهید لە بۆ قەبوڵ بکە. ئەمڕۆ بە مەحزونیەوە خۆحافیزی لە مەرجەعێک شافعیەکی زەمان مەکتەبەیەک توراسێک جامیعەیەک زانکۆیەک خانەقا تەکیە مزگەوتێک یعنی مەرجەعێکی زۆر گەورە بە لە دەزا بەڕاستی جەنابی مەرحوومی مامۆستا پێشەوا بوو مەرجەعی هەموو مامۆسایانی ئاینی بوو لەم مزگەوتە بچووکا بوو هەر ئەمرێکی دەرکردایە تەواوی زانایان ئایان و سەمیعنا وەئەطەعنا لە تەواوی کوردستانە لەو مامۆستا زانایە مجاهیدانەی کەوا دیفاعی لە ئاینی پیرۆزی ئیسلام کردووە و لە هەمان کاتدا عالمێکی گەورەی کوردستانیش بوو. مامۆستا نزیکەی 2 مانگ 3 مانگە بەدەست نەخۆشیەکەوە دەناڵێنی بەڵام الحەمدوللا زۆر کابرایەکی دامەزرا و ڕاگیرا و بە هیممەت بوو ئێمە بە خزمەتی گەیشتین کاتێککە نەخۆش لەو دوایانە تەنانەت جەنابی مامۆستا کە زۆریش نەخۆش بوو ئەنجە هەر بەوە ڕازی نەبوو نوێژەکان بەدانیشتنەوە کە نوێژەکانی بەپێوە دەکرد. مامۆستا عەبدوڵڵا لە کاتی زیندوی و لە دوای وەفاتیشی هەر لە خەمی موسڵمانان بووە بۆیە بەر لە کۆچی دوایی وەسیەتنامەیەک دەنووسێت و تێیدا دەنووسێت موسڵمانانی عەزیز نوێژی جەنازەم بە سەڵات الغایب لە سەرنجام بدەن. هەر لەم ڕوانگەیەوە یەکەتی زانایانی ئاینی لقی هەولێریش نیگەرانن بە لەدەستدانی زانایەکی گەورە لە شارەکەیان و دەڵێن مامۆستا عەبدوڵڵا هەرتەلی یەکێک بووە لەو مامۆستایانەی کە بەردەوام بۆ فتوادان لەسەر هەر بابەتێک سەرنجەکانیان وەردەگرت و بە هەند وەریان دەگرت لە کاتی فتوادان. مامۆستا مەلا عەبدوڵڵا عەبدولعەزیز هەرتەلی بەڕاستی بە درێژایی تەمەنی خۆی خزمەتێکی زۆر بەرچاو و دیاری کرد بە ئاینی پیرۆزی ئیسلام بە فتوا لە هەرێمی کوردستان بە بەیانکردن و ڕوونکردنەوەی دەقە شەرعیەکان بە تایبەتی بەڕاستی مامۆستا عەبدوڵڵا هەرتەلی کەسێک بوو توانی ڕووناکاییەکی زۆر و ڕۆشنایەکی زۆر ئاسوودێکی زۆر ڕۆشن بکاتەوە لە تێگەیشتنی دەقەکانی فقهی ئیمامی شافعی یا مەذهەبی ئیمامی شافعی. خانەوادەی مامۆستا عەبدوڵڵا هەرتەلیش ڕایانگەیاند کە پابەندی ڕێنمایەتە نوروستیەکان دەبن و پرسا دانانێن و تەنها داوای دوعای خێر لە موسڵمانان دەکەن. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.